دادگای باڵای فیدراڵی عێراق بڕیاردانی لەبارەی سکاڵاکانی سەر یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بۆ 27 ئەم مانگە دواخست. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بۆ دانیشتنەکەی دادگای فیدراڵی بانگێش کرابوو تاوەکو بۆچوونی خۆی لەبارەی کورسی کۆتاکان، فرەبازنەی و تۆماری دەنگدەران دەرببڕێت. بە پێی زانیاریەکان کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان پێشنیازی کردووە هەرێمی کوردستان بکرێتە 3 بازنەی هەڵبژاردن و کورسی کۆتاکانیش بەسەر پارێزگاکاندا دابەش بکرێت. 7 مانگ لەمەوبەر یەکێتی لە دادگای فیدراڵی سکاڵای لەسەر 5 مادەی یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان تۆمار کردووە کە تایبەتن بە کورسی کۆتاکان و فرەبازنەی و تۆماری دەنگدەران. سکاڵاکان لەلایەن زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان و ئامانج نەجیب شەمعون سەرۆکی فراکسیۆنی ڕافیدەین لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر سەرۆکی پەرلەمانی کوردستان و سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت تۆمار کراون. سکاڵاکاران داوایان لە دادگای فیدراڵی کردووە بڕیاری نادەستوری بوون بۆ هەر یەک لە مادەکانی 1، 9، 15، 22، 36 لە یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو بدات و ئەو مادانە بخرێنەوە سەر کۆپی بنەڕەتی یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لە ساڵی 1992. ناوەڕۆکی ئەو مادانەی لە یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان سکاڵایان لەسەر تۆمار کراوە. مادەی یەکەم پەرلەمانی کوردستان لە 111 ئەندام پێک دێت. مادەی نۆیەم هەرێمی کوردستان بە یەک ناوچەی دەنگدان دادەنرێت و بەسەر چەند ناوەندێکی دەنگداندا دابەش دەکرێت. مادەی 15 تۆماری دەنگدەران بە پێی سەنتەرەکانی هەڵبژاردن ئامادە دەکرێن بە پێی ڕیزبەندی پیتە ئەبجەدیەکان. مادەی 22 هەر کیانێکی سیاسی لە هەرێمی کوردستان بۆی هەیە لیستێکی تایبەت بە بربژێرەکانی خۆی لەسەر ئاستی کوردستان پێشکەش بکات کە ڕێژەیەک ئافرەت تێیدا لە 130 کەمتر نەبێت. مادەی 36 یەکەم 5 کورسی بۆ کلدان سریان ئاشووری تەرخان دەکرێت. بربژێرەکانی ئەو پێگاتەیە کێبڕکەی لەسەر دەکەن. دووەم 5 کورسی بۆ تورکومان تەرخان دەکرێت. بربژێرانی ئەو پێگاتەیە کێبڕکەی لەسەر دەکەن. سێەم 1 کورسی بۆ ئەرمەن تەرخان دەکرێت. بربژێرانی ئەو پێگاتەیە کێبڕکەی لەسەر دەکەن. لە حاڵەتێکدا 27 ئەم مانگە دادگای فیدراڵی لە بەرژەوەندی سکاڵاکانی یەکێتی بڕیار بدات هەرێمی کوردستان دەبێتە 4 بازنەی هەڵبژاردن و ژمارەی کورسی کۆتاکانیش لە 11 کورسی بۆ 5 کورسی کەم دەبێتەوە. بەمەش 5 کورسی کۆتای تورکومان و 1 کورسی کۆتای ئەرمەن نامێنن. بۆچوونی کۆمیسیۆنی هەڵبژاردنی عێراق لەسەر فرەبازنەی و کورسی کۆتاکان. لە دانیشتنەکەی دادگای فیدراڵی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق پێشنیازی کردووە بە پشبەستن بە دوایین هەمواری یاسای هەڵبژاردنی پەرلەمانی عێراق هەرێمی کوردستان بکرێتە 3 بازنەی هەڵبژاردن و کورسی کۆتاکانیش بەسەر پارێزگاکاندا دابەش بکرێت. لەو چوارچێوەیەشدا بەپێی نووسراوێکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق کە لە کۆتایی مانگی ڕابردوو دەرچووە ژمارەی بازنەکانی هەڵبژاردن و شێوازی دابەشکردنی کورسیەکانی پەرلەمانی کوردستانی بۆ هەڵبژاردنی خولی شەشەم خستۆتە ڕوو. بە گوێرەی نووسراوەکەی فەرمانگەی ئۆپراسیۆن و تەکنەلۆژیای زانیاری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق پێشنیاز کراوە هەرێمی کوردستان بکرێتە 3 بازنەی هەڵبژاردن و 100 کورسی گشتی پەرلەمانی کوردستان بە پێی ژمارەی دانیشتوان بەم شێوەیە دابەش بکرێت. سلێمانی 41 کورسی، هەولێر 34 کورسی، دهۆک 25 کورسی. هەر بەپێی نووسراوەکەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق پێشنیاز کراوە 11 کورسی کۆتاکان لە پەرلەمانی کوردستان بە گوێرەی ژمارەی دانیشتوان بەسەر پارێزگاکان دابەش بکرێن. پارێزگای سلێمانی 4 کورسی کۆتا، 2 مەسیحی و 2 تورکومان. پارێزگای هەولێر 4 کورسی کۆتا، 2 مەسیحی و 2 تورکومان. پارێزگای دهۆک 3 کورسی کۆتا،
یەک مەسیحی و یەک تورکمان و یەک ئەرمەن. بەپێی دابەشکاری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق 111 کورسەکەی پەرلەمانی کوردستان بەم شێوەیە دابەش دەکرێن. پارێزگای سلێمانی 45 کورسی، پارێزگای هەولێر 38 کورسی، پارێزگای دهۆک 28 کورسی. دواخستنی بڕیاردانی دادگای فیدراڵی لەسەر یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لە کاتێکدایە وا بڕیارە 25 شوباتی ساڵی داهاتوو هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت.